باسی چرکەساتی ڕووداوێکم بۆ دەکات کە بەهۆیەوە هەردوو قاچەکانی لەدەستداوە. سەرداری تەمەن 38 ساڵ زیاتر لە 14 ساڵ بەر لە ئێستا ڕووداوێکی هاتوچۆ نیوەی جەستەی لە کار دەخات و بۆ هۆیەوە بە ناچاری بە پاسکیلی خاوەن پێداویستی تایبەت هاتوچۆ دەکات. من ئەو کاتە لە 6 ئامادەی بووم، جا زۆر حەزمە کرد تاوی کەم و بچمە زانکۆ و خولیامەوە بوو لە کۆمپانیایەکیش داوام بەکەرەوە کاتە، یعنی هەردووشانم لێدەزا، هەم نەگەشتم بە خوێندنەکەم و بە تاقیکردنەوەکەشم نەگەشتم و کارەکەشمم لێدەزا و تونبێلەکەشمم لێدەزا، ئەنیوی کە هەم بوو ڕۆی پێشتر کە 24 ساڵ بووم قاچەکانم لێدەزا، ینی هەستێکی زۆر ناخۆشە تۆ قاچەکانە لە پڕ لە دەست بیت لە لەحزەیەک، ینی لە چاوتروکانێکە کە قاچەکانە لە دەستبی ئەوە زۆر زۆر ناخۆشە، بەڵام شکرانەی خوایەوێ، بەڵام بێن سێرێکی وەزعی ئێمەکەن کە بەشێکی جەستەمان لەدەستدا و کاتە بێنن چۆنتون بێت لە خوڕن. سەردار نمونەی ئەو هەزاران قوربانی ڕووداوەکانی هاتوچۆن کە کەم ڕۆژی هەفتە لە شار و شوێنە جیاوازەکانی هەرێم بینەر و بیسەریان نابین. بەپێی ئامارەکان بە تەنها لە ماوەی 5 ساڵدا لە هەرێمی کوردستان 2779 کەس بە ڕووداوی هاتوچۆگیانیان لەدەستداوە و زیاتر لە 30,000 کەسیش بریندار بوون. شارەزایانی بواری هاتوچۆ دەڵێن پێویستە حکومەتی هەرێم هەڵوەسەی جدی بکات لەسەر زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و بە لێکۆڵینەوەی زانستی هۆکارەکان و ڕێگەچارەکانی کەمکردنەوەیان بگرێتە بەر. کاتیەوە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی 5 ساڵەی هەبێ بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەو پلانش پێویستی بە کۆکردنەوەی ئامار لە بانقێکی دیاریکراودایە، پێویستی بەوە هەیە بزانێ هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان چییە، کە سەرەکی ترینیان بریتیە لە مرۆڤ واتە شۆفێر و پیادەکان، بریتیە لە ئۆتۆمۆبیل، بریتیە لە شەقامەکان، بۆی لە هەر یەکێ لەم بوارانەدا ئەگە خەلەل و خەوشی و کەم و کوڕیەکە بێ چاچیکەن. بەپێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەر 24 چرکەیەکدا لە جیهان کەسێک بە ڕووداوی هاتوچۆ لەدەستدات و سێم یەکشەمەی مانگی 11 هەموو ساڵێکیش با ڕۆژی جیهانی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ دەستنیشان کراوە و لە زۆرێک لە وڵاتان بە چالاکی جۆراوجۆر هەڵمەتی هۆشیاری ئەنجام دەدرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.